دیارە هەڵەبجەیەکێک لەو شارانەی کە زۆر لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر لە دواوەیە لە ڕووی جادەواڵی لە ڕووی کارەباواڵی لە ڕووی کارەبا مەبەستم عام و دوشتەکانە نەگەوەی کە کارەباکەن ئەوە بکەن ئەوەش کە ئێستا خۆت ئەیبینی کە نزیکە لێتەوە ئەو جادانەیە کە ئەیبینی ئەو هەموو پارەیە لەم هەموو سایق و لەم شتانە وەرئەگیرێ بۆەوەی کە سەرف بکرێتەوە لە جادەکان بۆەوەی کە خەڵک بتوانێت بە ئازادی بە سەریا بێت و بڕات بە ئیسراحەت بەڵام ئەوە ئەیبینی کە وانە ئومێدمان هەیە ئەم ساڵ جیازە ساڵەکانی تر حکوومەت ئاوڕێکی جدی لە شاری هەڵەبجە بداتەوە وڵای کابینەی نوێی حکوومەت ئەوەیە کە ساڵێکی تر ئەگەر ساڵێکی تر هاتەوە 11 ڕۆژ پژوودانەیە کە هیچ بەرنمەیەکی نییە ئللا گەوجاندنی خەڵکو و بە کەم سیرکردنی ئیشوکاری هاوڵاتیان بڕۆ بۆ بەردەم بانقەکە ئەگەر نیوەی خەڵکی ئەم شارە لە بەردەم ئەو بانقانە بوو بە وەرگرتنی معاشێک کە 2 کارمەندی داناوە ئومێدم وایە ساڵێکی ئایندە ئەوانە بکات بە 6 کارمەند بۆ ئەوەی کە موچەی خەڵکی بدەن ئەو کەم و کەسرێشکە کە ناکۆکی و ململانەیە لەناو ئەم کوردستانە ڕوئەدا لە ژێردەستی ئەو 2 حیزبەیە ئەو 2 حیزبە ئەیان بیانەوێت هاودەنگی دروستەکەن نەشیانەوێت ئەوە خەڵکی پەردەوازەکەن بە تایبەتی خۆیان پێشەکی بۆ ساڵی نوێ هەروکو ساڵەکانی ترە یعنی کۆمەڵە وعد دراوە لە پێشووترە کۆمەڵە وعد بۆ خۆشگوزرانی ژیانی خەڵک ماڵام بەداخەوە هیچ نەبراوەتە سەر و دڵنیا بە ئەم ساڵش وەکو ساڵەکانی پێشوو هەر ژمارەیە هیچێکی تر نییە داوام لە حکومەت ئەوەیە بە تایبەت پەرلەمان خزمەتی خەڵکە دڵنیا بە میلەتی کورد میلەتێکە خاک و نیشتیمانی خۆی خۆشەوێ پەیامم بۆ حکومەت ئەوەی ئێوەش قەدری ئەم میلەتە بزانن قەدری نیشتیمان بزانن دڵنیا بە ئەگەر ئاوا نەچێتە سەر و بەو شێوازە ڕێزی نەگرن ڕۆژێک ئەچنە ناو زەبڵدانی مێژوو بە شێوەیەکی ڕەش و ناشرین باسان ئەکرێ پەیامم ئەوەیە یعنی بۆ پەرلەمان بە تایبەت لە جاتیەوەی باسی کۆمەڵە شتی لاوەشی و ناوگۆڕیم کەی وەرە ناو ژیانی خەڵک وەرە بزانم خەڵک چی پێویستە هیچ ئومێدێک نابینین لەم حکومەتە تاکە ئومێد ئەوەی عنی گەنج بە تایبەت چینی گەنج ئەبێ خۆمان ئومێد بە خۆمان ببەخشین یعنی بڕیاری زۆر دراوە قسەی زل کراوە یعنی هیچ ئومێدێکمان پێیان نییە دڵنیا بە ساڵی نوێ من وەکو خۆم ناومێدم لە حکوومەت یعنی هەروکو ساڵەکانی ترە و تێپەڕێ بەسەرمانە و تەنها ڕقەمێکە و خزمەت گوزاری هیچ نەکراوە بەڕاستی ئەگەر من بێم باسی هەڵەبجەت بۆ بکەم سەیری هەڵەبجە نە بازاڕێکی باشی هەیە نە هۆتێلێکی باشی هەیە نە مەتیقێکی سناعی گەورەمان هەیە نە ئەلۆکی گەورەمان هەیە نە شوێنی پیشەسازی یعنی گەنج هەلی کاری بۆ برۆزرێتەوە بە خۆتانە بچنەوە وەرنە ناو خەڵکەوە بزانم خەڵک چی پێویستە ئێوە لەگەڵ لە کاتەبابن دڵنیا بن ژیانی ئێمەش خۆشەوێ وڵی یەکدەنگی لە ناو حیزبان نییە دڵنیا بە یەکدەنگی لە یەک شتا هەیە خاصەتەن حیزبەکان یەکدەنگی بەس لە پارە خواردن و چەسانەوە ڕوتانەوەی خەڵکە هەیە ئەلەوە یەکدەنگن دڵنیا بە ئەم حیزبانە بۆ بچووکترین بەرژەوەندی خۆیان باشە ڕێک ئەکەون لەگەڵ یەکە بەڵام یەکدەنگی بۆ خزمەتکردنی خەڵک نییە ئەبەدەن هەمووی بۆ گیرفانی قوڵی خۆیانە و ئەگەرنا هیچ یەکدەنگێک نەبینرا من داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی وەزیران هەیە کە هەڵەبجە وەکو پارێزگا بناسرێ وەکو پارێزگا سیر بکرێت جادەوبانی هەڵەبجە ناو بازاڕی ئەلبەتە ئەڵێم نەک خروجی شار یەک جادەی نییە بازاری نییە هەر بازاری کۆنەکانی ساڵی 50 و 40 و 60ەکانە ئومێدەوارین لەسەری ساڵی تازە ئەم بەرنمەیە کاری پێ بکرێ و جادەکان چاک بکرێ و بازارەکەمان بۆ فراوان بکرێت و